بابەتێکی تر کە زۆر مەبەستمە وە گرنگە من ئەمڕۆ دوێنێش لەگەڵ جێگریسەوەکی حکوومەتا قسەم کرێسە لە سلێمانی ڕاگیراوە بەڵام دۆسیەکە لە هەولێر و دووەکەی بەڕێزان لە ماوەی ئەم دوو ڕۆژە بای ملیۆنان دۆلار ڕقەمی جوان بۆ چەند کەسێک براوە باشە بۆ نمونە ڕقەم 2000 سلێمانی 24 ڕقەمی براوەیەکی بە 1,900,000 بەڵام لە بازارە بە 2 دەفتەرت 24 ڕقەمی دراوە لە 1,900,000 ڕقەمێ لە بازارە بە 2 دەفتەرە فرۆشێتەوە یعنی گەندەڵیەکی منەظەمە جا ئەمە تۆ سەیریکە دەیان هەزاران ڕقەمی جوان هەیە ئێستا ئێمە قسەمان لەگەڵ جێگریسەوەکی حکوومەت کردو ئەمڕۆ پێی ڕاگەیانم کە لە سلێمانی ڕایان گرتووە بەڵکو ئەبێ ئەم ڕقەمە جوانانە بکرێتەوە بە داهات بۆ شارەکان بۆ هەولێر و دۆک بۆ نمونە ڕقەم 24 ڕقەم هەیە ڕقەم یەک واتە یەکیان دێتەوە خاوەنەکەی 24 فرۆشێ بەس بە تەنیا بە ڕقەم یەک لە هەولێر ئەتوانی 3 ملیۆن دلار کۆکەیتەوە بۆ حکوومەت لە بریەوەی بیدەیتە چەند کەسێک و بیفرۆشێ ئەمە بۆ ڕقەم 2 ئەتوانی ئەوە نەکۆکەیتەوە بۆ ڕقەم 10 ئەتوانی بۆ ڕقەم 100 ئەتوانی بۆ ڕقەم 1000 ئەتوانی